یەکی شوباتی هەموو ساڵێک هەفتەی تەبای نێوان ئاین و پێکهاتەکان لە کوردستان و لە جیهان دەست پێ دەکات. لەم هەفتەیەدا تیشک دەخرێتە سەر ئەو لایەنە گرنگانەی کە وڵاتێک چۆن لەگەڵ پێکهاتەکان وایە جیاوازەکان هەڵسوکەوت دەکات و تاجەندە مافەکانیان لە چوارچێوەی دەستور و یاسادا چەسپاوە. هەرمی کوردستان لەمڕۆ توانێتی ئەزمونێکی سەرکەوتوو هەبێت، بەڵام چی پێویستە بۆ داهاتوو بکرێت و کەم و کوڕیەکانمان چین و ئەو خاڵە بەهێزانە چین کە هەرمی کوردستانی گەیاندۆتە ئەوەی کە خاوەن ئەزمونێکی دەوڵەمەند بوو هەروەها پتە بێت لەو بوارەدا. ئێمە زیاتر بۆ چوونی نوێنەرانی پێکهاتەکان و کەسایەتیەکان وەردەگرین. ئەم ڕۆ لە گەشتیاڵەکانی کاتژمێر 14 بەڕێز فەرهاد کاکەی کەسایەتی ئاینی کاکەی لە سەدوی کوردستان 24 ئامادەیە و لەگەڵمانە. زۆر بەخێر بێ. کاک فەرهاد، هەرمی کوردستان توانوێتی لە چاو وڵاتانی دەوروبەر وڵاتانی ناوچەکە و جیهانیش ئەزمونێکی سەرکەوتوتری هەبێت بۆ گرنگیدان بە پرسی پێکهاتە جیاوازەکان و ئەمە لە هەرمی کوردستان لە ئەرزی واقعدا دەبینین. پێتان وایە لە چه ئاستێکدایە پێویستە چیتر بکرێت؟ طبعا وەکو جەنابەت باس کرد بەراورد لەگەڵ چواردەورمانە ئاستێکی زۆر باشە، بەڵام لەگەڵ ئەوەیشە جەنەت نییە. هێشتا پێویستیمان بەوە هەیە کە زیاتر بچێتە پێشەوە. ئەوەی ئەو تەجروبەی کە لێرە هەیە نمونەیەکی زۆر جوانە. یعنی تۆ سەر بکەی ئێستا غەیری کورد لەسەرم خاکە دەژێن، عەرەب دەژێت، تورکمان دەژێت، برا کریستیانەکان دەژێن، هەمویان بەبێ جیاوازی چ لە نەتەوە چ لە ئاین بەبێ ئەوەی کە جیاوازی هەبێت لە نێوانیان هەمووی مافەکانیان پارێزراوە. بەڵام ئەوەی کە کێشە هەیە تۆ بەشێکی لە عێراق دان بۆ حەقیقەتە نییە، نە لە ڕووی یاساییەوە نە لە ڕووی کەلتوریەوە. بەڵام ئەوەی کە هەیە لە کوردستان هەم کەلتورەکە و هەم ملەتەکە حەز بە پێکەوە ژیانن، هەم سەرکردە و قیادە حەکیمیەتەکانی کوردستان بە هەمان شێوە حەزیان لە پێکەوە ژیان. باش، ئەم بەرپرسیارەتی کە ئێوە ئاماژەتان پێکرە کەم و کوڕیەکانی حکوومەتی عێراق دەکەوێتە سەر بەرپرسانی حکوومەتی عێراق، گلەیەکانیش ڕوبەڕووی ئەوان دەکرێتەوە. بەڵام هەرێمی کوردستان وەکو خۆی پێویستی بە چەپلانێکی توکمەترە، پێویستی بە هەنگاوێکی گرنگترە لە پرسی پێکهاتە و ئاینە جیاوازەکاندا بۆ کاکەیەکان بە تایبەتی. طبعا بۆ ئێمە وەکو لە یاسای ژمارە 5 2015 هاتووەکو پێکهاتەیەک دانمان پێدانراوە کە ئەمە نەکراوە لە چواردەورمانە، ینی نە لە وڵاتانی چواردەور نە لە عێراق ئەو مافەی بە ئێمە نەداوە. ئێمە هەموو دەستورەکانی عێراق ناوی ئێمەی تێدا نییە، بەڵام لە هەرێمی کوردستان نەک ئێمە ئەو کاتێک کە ئەو یاسایە دەرچوو وەکو کاکەی یەک ئەندام پەرلەمانمان نەبوو، بە تێک ڕایدەنگی ئەندامانی پەرلەمانی کوردستان دەنگ بۆ ئەو یاسایە دراو کە مافی ئێمەی کاکەی تێدا چەسپێنرا بە هەموو پێکهاتەکانیەوە، یعنی حتا بە حزب ئیسلامیەکان و حزب عەلمانیەکان و بە هەمویانەوە. ئەمە ئەو واقعە دەگەیەنێت کە ئەم ملەتە حەز بە پێکەوە ژیانە. باشە، ئەو باستان لە دامەزراوە یاسایەکان لە هەرێمی کوردستان کرد. هەرێمی کوردستان خەریکە هەنگاو بۆ نووسینەوەی دەستور دەنێت و دەستور پرسێکی گرنگە بۆی کە ئەو بابەتانی تێدا جێگیر بکرێت. چه هەوڵێکتان داوە بۆی کە پرسی پێکهاتەکان بە تایبەتی کاکەیەکان لەنێو دەستوری هەرێمی کوردستاندا جێگیر بکرێت؟ ئایا لینکێکتان لەگەڵ حکوومەت لەم بوارەدا هەیە؟ يعني بهم واقعين حكومتي كردستاني خومان يعني بجدي ببي اوي تو بوي بتشيت او برو توليت يعني ببي اوي اما داواب كاين سلا لرشنوسي دستورك ناوي اما هاتوا وكو بيكاتيك وكو بشكي خوتان رولتان هبوا ولا بروانا كم بو درجه بو درجه ك كورد بابلين كدلم كورد ما بستم كورد كردستانيان كورد بدرجه حولي داوك او ما فنكتنها بايما بحمو بيكاتەکانی تری بیچەسپێنێ لەو دەستورە، بەڵام ئەو دەستورێشتا ڕەشنووسە. ئێمە هیوادارین ئەوانەی کە پێشتر کردیانە لا یازال بەردەوام من لەسەری چکەم ئەوەی کە ئێمە هەمانە تەنهایی ئێمە نییە، ئێمە بەشێکین لەم ملەتە. ئەو مێژووی کە ئێمە هەمانە ئەو چ جوانانە ئێمە هەمانە بەشێکە لە مێژوو لە ڕابردووی کورد کە دەبێ بپارێزرێت. باشە، هەرێمی کوردستان بەردەوام ڕوبەڕووی هەڕەشەی جۆرا و جۆر بۆتەوە. پێکهاتەکانی زۆرتری زەرمەندی هەر تونند و تیژی و هەڕەشەیەک بوونەکە لە هەرێمی کوردستان هەبووە. چی بکرێت بۆ پاراستنی ئەم دەستکەوت و ئەزمونانە؟ طبعا من زۆر دەبیستم لە ڕاگەیاندن و لە سیاست و لەمانەیە کە مادەی 140 گرنگە جێبەجێ بکرێت. طبعا زەرەری گەورەی لە هەموو پێکهاتەکانداوە، پێکهاتە بچووکەکان. بۆ نمونە من ینی لە کاکەیەکانە لە سنووری خانەقین کەرکووک ئەم شوێنانەی کە لە دەرەوەی دەسەڵاتی ئەمنی حکوومەتی هەرێمە ئەکرێنە ئامان زۆر بە ئاسانی دەبینین، یعنی کە زۆر کوشتن و بڕین هەیە، ڕاکردن هەیە، ژنەکان چۆڵ دەکرێت. حتا کوساکە بۆ منە تۆ سەیری شنگال بکە کە شوێنێکە چەند ساڵە ڕزگار کراوەشتا ناتوان بگەڕ بۆ چکەم ئەمانە لە بندستی حکوومەتی هەرێم نییە. چەند زوو ئەم مادەی 140 جێبەجێ بکرێت ئەوەندە ئێمە زیاتر پارێزراو دەبین و چکە دەبینە ئەم بەشەی کە باوەڕی بە پێکەوە ژیان هەیە، کە باوەڕی بە پاراستنی
هەموو پێکاتەکانی هەر نمونەیەکیش لێرەوە من سەر و ڕێز و نوازش بۆ شەهیدەکان دەنوێنم کە لە ڕزگارکردنی دیەکانی ئێمەیە مەسەرێکێک لەوانە سەرکردەیەکی قارەمان هەبوو فەرماندەیەکی منتیک هەبوو کە کاکەی نەبوو شەهید بۆ لەسەر خاکی ئێمە ئەمەیە کە پێکەوە ژیانەکە کێمە باسی دەکەین خەڵکی موسڵمان شەهید بوو لە پێناوی ڕزگارکردنی یەزیدیەکە لە پێناوی ڕزگارکردنی مەسیحیەکە بە هەمان شێوە سەرەکی یەزیدیە کاکەیەک شەهید بوو لە پێناوی ڕزگارکردنی موسڵمانێک کە ئەمە لە کوردستان هەیە لە شوێنەکانی ترە باش ئەم داواکاریتان گەیاندۆزێکی بۆ پاراستنی ناوچەکانتان بە تایبەتی دوای داعش دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر وە کۆمەڵێک هەڕەشەی دیکە کە ڕووی لە ناوچەکەتان کردووە بەداخەوە شتەکان خاو دەچێت ینی بۆ منە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی و قونسوڵەکان و ئەمانە ئێمە ئەمە 4 ساڵ 5 ساڵە هەوڵ دەدەین کاکە زوو ئەم مادەیە جێبەجێ بکرێت زوو ئەم خەڵکانە بپارێزن بەڵام بەو شێوەیە ناچێت کە ئێمە هیواخوازین کە بکرێت بۆ نمونە تا ئێستاکە کەرکووک ناهێلن ینی پێشمەرگە بۆی بگەڕێتەوە کە بۆ ئێمە پێشمەرگە ئەمانە ینی دەتوانین زۆر بە ئازاری لەگەلیان ژیان ببینە سەر نەک تەنها بۆیم بۆ ئەوەکانی تریش باشە بەڕێوچوونی ڕێوەڕسمە ئەوە بۆ نائینەکانتان وەکو پێکاتی کاکەیی تا چەندە لێرە بەستێنتان بۆ فراهەم بووە دەرفەتان بۆ ڕەخساوە و ئازادیتان پێدراوە کە لە پاڵ ئاین و پێکاتە جیاوازەکانی دیکە بۆنەکانی خۆتان بەڕێوە بن و دەستان کراوەیە بۆ ئەو بابەتان ئێمە یادێکمان کرد یادی قەوەڵتاس کە هەر لەم مانگە بوو لە نۆی یەک طبعاً ئەم یادە بۆ زانیاری جەنابت و بینەران ئەم یادە 600 ساڵە بەنەهێنی دەکرێتەوە لە ترسی ئەوەی کە تونوتیژیمان لەسەر هەبوو ئەمە 2 ساڵە لە ناو هەرێم لە پایتەختی هەرێمە ئەم یادە دەکرێت و زۆر بە ئازادیانە نەک تەنها هەر ئەوەیە پارێزراوین بالعکس براکانمان هاوسێکانمان ناسیاوەکانمان لەگەڵمانە بەشدارن لەو بۆنەیە و زۆر بە جوانی و بە سربەستی و بە بێترس بالعکس زۆر هەست بە سەربەرزێتی دەکەین کە ئێمە ئەم دوای 600 ساڵ لە سای حکومێکی کوردی بتوانین بەم شێوەیە ئێمە یادەکانی خۆمان بەڕێز فەرهاد کاکەی کەسایەتی ئاینی کاکەی زۆر سپاس لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس